بەڵێ ماوەی ساڵێکە خەریکی ئەم کاری چنینەم لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵەوە فێر بووم ئەم چنینە بکەم تر کارەکان گشتین بە هەموو شێوەیەک یعنی هەموو چنینێک ئەەکەم لەخوا بە زیاد بێت زیاترەوەی کە ئیچنی چین ئەمانەی سامی لەبەردەستە چیەکە ئەمە جێی کلێنسە بەڵێ ئەمە بیدایەکەیەتی هێشتا تەواو نەبووە ئێتر بەس بۆ ماوەی 2 ڕۆژ ئەنج تەواو بێمە بۆ نمونەمە جەوەک خۆت ئاماژت پێکرد جێی کلێنسە چۆن قیاس و شتەکەی و دیزاینەکەی بڵن بۆ نمونە ئەکێشید لە مێشتی خۆتا یاخۆ چۆن ئەم کارە هەر فێر بووم بۆ نمونە ئەوە نەڕێز و ئەوە نەڕێز بۆ ئەو بەرەوە و بۆ شێوەیە ینی چۆنێت چۆن پاکەتی کلێنسەکەم بینیەوە بۆ شێوەیە ئەتوانم دروستی بکەم بەم کەرستانەی دیکەمە پێما بێت جێنە خوڵەیان جێنە قوڵەوە ئەمانە کاتی چەندەوێت ئەوەش هەروەکو جێ کلێنسەکە 2 ڕۆژێوێت 2 ڕۆژێ بەڵێ هیچ کەسێک هاوکارت بووە یان پاڵپشتیت کردووی وەڵاهی پاڵپشتی من پاڵپشتم لەخوا بەزابێ زۆرە ئەوە هیچ خۆم لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵەوە فێر بووم و بەڕاستی زۆر جار بیرۆکەم هەیە کە یعنی زۆر جوانە لێرە ئامادە نییە جێ قورعانیشم دروست کردووە جێ قورعانەکەم بەداخەوە لێرە نییە بەس پاڵپشتەکانم بەڕاستی پیاوەکەم پاڵپشتێکی زۆر مەکات و لە ماڵی شەوە دایکم و باوکم و خوشکبرام و ڕێکخراوی ڕۆشنایی دڵ مامۆستا عوسمانی زۆر بەڕێز پاڵپشتمە زۆر باشە ئەم کەرستانی کە تۆ ئەیچنیت خەڵک چۆنە بۆ نمونە ئەیکڕێت یان نا چۆن ئەیفرۆشی دەیخیتە بازاڕۆ کارەکان چۆنن بەگشتیەوەی کایە وەڵاهی لە خۆم پێیجی تایبەت بە خۆم هەیە دوای ئەوەش لە فیستیڤالەکان ئەتوانم ساغی بکەمەوە زۆر باشە ئەمە هیچ کاریگەری نەبووە سەر ژیانت بۆ نمونەوە لە ماڵەوە لەم خانەوادەی بەڕێستان چەند نەفەرن بڵێن چەند کەسن ئەمە کاریگەری نەبووە لەسەر خانەوادەکەتان بەگشتی لێرە چەند کەستان بڵێن خانەوادەکەیەوە خاون پێداویستی تایبەتن بەس خۆم و پیاوەکەم خاون پێداویستی تایبەت کارەکەت نەبووە ڕێگە بۆ نمونە لە ئیشکارین ماڵ و ئەوانە نەخێر ڕۆژانە چەند کاژمێر خەریک ئەمە بی وەڵاهی ئەوە بۆ نمونە گەر مشتەریم هەبێ بێ زۆر خەریک بم تەبعا تۆ بۆی زوو تاویکەم بۆی زۆر باشە بناڵەکان هیچ هاوکارت نین هاوکار من بەرە وڵات زۆرجار لە ڕەنگەکانە هاوکار من لە ئیشی ماڵە لەخوا بە زیاد بێ هاوکار من زۆر باشە ئەوەی کە هەیە مە تا چەندێک گرنگە زیاتر پاڵپشتی بکرێت و هاوکاری بکرێت بۆی پرۆژەکەت فراوانتر بکەیت و هیچ چۆنەڵی وەک داوایەکی خۆت چۆنەڵی شوێنێکی تایبەت بە خۆت هەبێت چگە لە نێو ماڵکە چکە لەانێ زۆر کەس نەزانێت کە تۆ ئەم کارە دەکەی واتە لە دەرەوە شوێنەکەت بۆ دابین کرێمە تا چەندێک گرنگە بۆی خاوەن پێداویستی تایبەت وڵات تا ڕادەیەکی زۆر گرنگە کا شوێنێکمان هەبێت تایبەت بە خاوەن پێداویستی تایبەت کە بتوانین ئەم شتانی کە دروستەکەین ساغی بکەینەوە لە هەرچی شوێنە بێ هەفتە بازار بێ ئیتر دوکانێک بێ فیستیڤالێک بێ یعنی بۆ ئەم شتانە زۆر گرنگە هەبێت زۆر باشە دەسەکان و خۆش بێ و زۆر سپاس لای هاوسەری بە ڕێزیشت بزانم ئەوش پەیامێکی خۆی بگەنە قوربانجان سڵاو لێ بێت تۆ چی پەیامێکت هەیە تۆ تا چەندێ پاڵپشتی خێزانەکەت ئێوەش سەرەتا بەخێراتنی کەناڵی کورسات نیوز ئەەکەم بەخێربن سەرمان سەر چاومان بەڕاستی دەستخۆشیتان لێکم من بەڕاستی پاڵپشتێکی باشی هاوسەرەکەمم چونکە بەڕاستی ئیشی جوان ئەکات ئیشی ناوازە ئەکات ئیتر من چەندێکم پێ بکرێت هاوکاری ئەبم لە هەموو شتەکانە زۆر باشە دەسەکانە خۆش بێت قوربانم سەلامەت بیاڕە